الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين بنراني خوشويستم لهركي بنري أمن وبسري أمن صلاة خواهي قورتان ليبين السلام عليكم ورحمة الله وبركاته خواهي قورا روجي رمضان من لي ورقري وبكاتة تيشوية كي باش بو قيامت من وخواهي قورا أم روجو بكاته هوكاري هالجيراني أم بتايا لنا ومانا وزياد كرني براياتي وخوشويستي طبعا خواهي قورا سبحانه وتعالى كاتك مرۆڤی بەزی هێناوێتە بوونەوە ئەرکێکیشی لە سەرشان داناوە لە پێناو بەجێگەیاندنی ئەرکەکاندا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە بەرامبەریە کاتێکی پێبەخشیوە بەوەی ئەو ئەرکانی لە سەرشانێتی ئەنجامیان بگەێن چونکە هەرچی لە بوونا هەیە مرۆڤ کاتێ دەکاتە باڵغی هەتا مردن مەودایە کە خوای گەورە پێی بەخشیوە لە قیامەتە بەرپرسە بەرامبەر بەو مەودایە بەو تەمەنەی پێیداوە ئەم تەمەنەی لە چیا سەرف کرد خوای گەورە تەمەنەکەی پێبەخشیوە ئەرکەکەشی بۆ دیاری کردووە کەواتە لێپێچینەوە لێپرسینەوە قیامەت لە بەرامبەر شتێکە کە خوای گەورە پێیداوی لە بەرامبەر شتێکە کە خوای گەورە داوای لێ کردووی کەواتە خوای گەورە ئەرکی سەرشانی ئێمە چییە وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون ئەرکی سەرشانی ئێمە عیبادەت و گوێڕایەڵی و فەرمانبەرداری خوای گەورەیە فەرمانبەرداریکردنی خوای گەورە لەگەڵ ئەوەی کەوا خاڵ بە خاڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێغەمبەر صلی الله علیه وسلم خاڵ بە خاڵ هێمای داناوە ئیشارەی بۆ کردووە لە بەرامبەر یا خوای گەورە کات و تەمەنێکی بە ئێمە بەخشیوە ئەم تەمەنەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە من و بە تۆ بە هەمومانی بەخشیوە لە بەرامبەر ئەم تەمەنە و ئەنجام گەیاندنی کاتەکان خوای گەورە پرسیارمان لێ دەکات کەواتە لەبەر گرنگی و گەورەیی کات و تەمەنە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە چەند شوێنی قورئانە خوای گەورە سوێنە خوا والعصر إن الإنسان لفي خسر والضحى والليل إذا سجى والفجر وليال عشر خوای گەورە لەم چەند شوێنەدا سوێن بەو شتانە دەخوا سوێن خواردنی خوای گەورە لەلایەکەوە دەبێتە بەڵگە لەلایەکەوە نابێتە بەڵگە دەبێتە بەڵگەی ئەوەی کەوا ئەمەی خوا سوێنی پێ خواردو ئەبێ ئینسان گەورە و گرنگ بیزانە چۆن کاتێکەوە لە کاتی ئیمتیحانە لە کاتی مەکتەبا والله المەثل الأعلى نمونەی هەر بەرز بۆ خوای گەورە کاتێک دەچیتە مەکتەب دەخوێنی ئەوەی کە خوێندوتە مامۆستا بۆ تاقیکردنەوە دەڵێم ئەم کتێبە هەمووی داخڵە لاپەڕە دە بۆ لاپەڕە سی بەڵام ئەمانە گرنگن ئەم شوێنان مەسەن لاپەڕە 11 شتێکی تیاوە گرنگە ئەوە گرنگە ئەوە گرنگە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ناو بوونە سوێن بە کۆمەڵە شتە خوا سوێن خواردنی خوای گەورە بەڵگەیە لەسەر گرنگی و گەورەیی بابەتەکە بۆیە خوا فەرمێ والعصر عەسر هەندێک پیان وایە مەبەستی پێش نوێژی عەسر هەندێک پیان وایە مەبەستی پێی چاخی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک مەبەست پیان وایە مەبەست پێی زەمەنە مطلقی زەمەن نەک بە ڕەچاوکردنی بەرتەسکردنی بۆ نوێژی عەسر یا بەرتەسکردنەوەی بۆ سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یا خوای گەورە فەرمێ والضحى سوێن بە چشتنگا ئەخوا والفجر سوێن بە بەرەبەیان ئەخوا کەواتە ئەمانە هەمووی بەڵگەن لەسەرەوەی کە ئینسانی موسڵمان دەبێت گرنگی ئەوەندەی پێ بدا کە خوای گەورە سوێنی پێ خوارد ئەمە لەلایەکتر ئەمە نابێتە بەڵگە لەسەرەوەی خوای گەورە سوێنی بە عەسر خواردو خوای گەورە سوێنی بە ضحا خواردو خوای گەورە سوێنی بە فەجر خواردو کەواتە سوێن خواردن جائزە بە غەیری خوا بۆیە خوا سوێنی پێ خواردنا خوای گەورە ویستی خۆیەتی سوێن بە هەرچی بخوا بەڵام ئینسانی موسڵمان نابێت کەواتە کات گرنگە ئەگەر گرنگ نەبوایە خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوێنی پێ نەدەخوارد خوای گەورە لە شوێنێکی ترا باسی یەکەم کە لە دەسەڵاتی خوای گەورەیە کەوا شەو بە دوای ڕۆژا دێنێ ڕۆژ بە دوای شەودا دێنێ کە ئەمەش وریاکردنەوەی ئینسانە ئەی مرۆ تۆ ئەگەر لە شەوا شتێکت کرد باش نەبوو هەڵە بوو یا شتێکت لە دەستچوو لە ڕۆژە قەرەوی بکەوە یا لە ڕۆژە مەشغەڵەتێکت بۆ دروست بە درێژای ڕۆژ تا ئێوارە ئەوەی کەوا مەبەست بوو نەتوانی ئەنجامی بدەیت ئەوا وەرە تۆ لە شەوا قەرەوی بکەرەوە یەکێک لە هۆکارە سەرەکی و گرنگەکانی لە دەستدان و سوود وەرنەگرتن لە کات ئەوەیە کەوا ئینسان لە ژیاندا بێ ئامانج بشی ئەگەر کەسێک لە ژیاندا ئامانجی نەبوو خاڵێکی دیاری نەکردبوو کە لێرەوە دەست پێ بکا بۆی پێی بگا نازانێت سوود لە کاتەکانی وەرگری بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر فەرموودەدا ئاگادارمانەکە وریای کاتەکانمان لە حەدیثێکە کەوا
ئیمامی تیرمیذی دەیگەڕێتەوە دەفەرمێ لن تزول أو لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع لقيامتها هیچ کەس هەنگاو نانێ پێ هەڵ ناگرێ هەتا پرسیاری لەسەر چوارش لێ نەکرێ یەکێکیان عن عمره فيما أفناه تەمەنت لە چیا سەرف کرد کاتە ئەگەر ئینسان مەبەستێکی نەبێ ئامانجێکی نەبێ ئامانجدار نەبێ ئینسان نازان چۆن سوود لە کات وەرگێت من بەیان تا ئێوارە چی بکەم خوای گەورە 30 ساڵ 40 ساڵ 50 60 ساڵ تەمەنداری چی بکەم ئەگەر ئامانج و مەبەستێکم نەبێ هەدەفێکم نەبێ بۆی بڕۆم نازان لێرەوە چی بکەم چۆن بکەم بەڵام ئەگەر هەدەفێکم هەبوو ئەزانم لێرەوە چۆن هەنگاو بنێم کەواتە ئەگەر ئینسان لە ژیانی ئامانج و مەبەستێکی نەبێ نازانێت چۆن هەنگاو دێنێت نازانێت چۆن ژیان بەسەر بەرێ بۆچی نازانێت چونکە لێ شتێکی دیاریکراوی نە لێرەوە بۆی بڕوە هەر لە خۆی مل دەنێ لە هەرکیوە بڕوا دەڕوا کەواتە یەکێک لە هۆکارە گەورە و گرنگەکانی ئەوەی کەوا ئینسان ناتوانێت سوود لە کاتێکی وەرگێ بریتیە لەوەی کەوا ئامانجی نییە چۆن سوود لە کات وەرگین ئەو تەمەنی خوا پێی داوین چرکە چرکە و دقیقە دقیقە و سەعات سەعات و ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵەکان چۆن سوودیان لێ وەرگن چونکە بەڕاستی سەرمایە ئێمە ئەم تەمەنەیە لە قیامەتە پاداشت و ئەجر و ثەواب و لێپێچینەوە و خوای گەورە بمان پارێزێت جەهەنەم لە پای ئەم تەمەنەیە خوا پێی یاوی خوای گەورە لە قیامەتە ئەو پرسیارێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسم کرد ئەفەرمێن عن عمره فيما أفناه تەمەنی لە چیا سەرف کرد خوای گەورە 40 ساڵ 50 60 70 ساڵ تەمەنی یا بە تۆ ئادەی ئەم 70 ساڵی تەمەن چیت لێ کرد ئادەی وەرە بیخوێنەرەوە لە قیامەتە هەموو کەس کتێبێکی پێ يلقاه منشورا کتێبەکەیەوە بەکراوەی بەدەستێت پێی دەوترێ اقرأ کتابك ئەم کتابە چی تایە ئەم کتابە ساتەکانی تەمەنی تۆی تایە چیت کرد چیت ود چۆن هەڵسای چۆن دانیشتی يعني لە بچووکترین شت تا گەورەترین شت کە دەڵێن يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها هاوار بۆ ئێمە ئەم کتێبە چییە ورد و درشتی ئەژمار کردو هیچی لیار نەکردووە کاتە چۆن سوود وەرگرین لەو کاتانە بۆی لە قیامەتە لێ پێچینەوەمان نەبێ یا لە قیامەتە بە کاتەکانی تەمەنمان سەرفراز بین تۆ سیرکەم خوای گەورە سوبحانەه وتەعالە ئێمەی دروست کردو شێوە و ڕوخسارێکی جوانی پێبەخشیوین پێغەمبەرێکی بۆ ناردوین پەیامێکی بۆ ناردوین تەمەنێکی بە ئێمە بەخشیوە ئەم تەمەنەی من و تۆ لە چیا سەرفمان کرد کاتە چۆن سوود لەم تەمەنە وەرگین بۆی قیامەت سوالەکانمان ئاسان بێ وەڵام دانەوەی پرسیارەکانمان ئاسان بێ یەکێک کە زۆر گرنگە ئەویش ئەوەیەکەوە لە خۆپرسیرەوە و محاسەبەکردنی خۆمە بەیانی تا ئێوارە چیم کرد چیم وت چۆن ڕوانیم چۆنم بیست چۆن ڕێم کرد دەستم لە چیا بەکار بێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆی ئینسان بتوانێت سوود لە کاتەکانی وەربێ هەڵەکانی من لەکوێ بوون ئەمڕۆ لاوازی من ئەمڕۆ لە چیا بوو چ کاتێک بوو کە سوودم لێ وەرنەگرت بۆیە یەکێک لە زانایان ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژێکیان کە بەیانی هەستا سەعات حەوتی بەیانی هەستا هەرچی ئەوت هەرچی ئەکرد هەر چۆن هەڵئەسا هەر چۆن دانیشتی دەکرد هەمووی دەنووسیەوە سەعات حەوت هەستا حەوت و 5 دقەوەم کرد دەی تا گەشتە سەعات 10 شەو یعنی خاڵ بە خاڵ وتنەکانی ڕوانینەکانی بیستنەکانی ڕۆشنەکانی هەموو تۆمار کردو هەمووی نووسی بوو بەیانی تا ئێوارە تا کاتی خەو هات سەیری کرد لاپەڕی یەکەم دووەم سێم تاقەتی نەما بێتاقەت بوو ئەو جا دوایی وتی باشە من یەک ڕۆژی تەمەنم ناتوانم بخوێنەوە یەک ڕۆژ یعنی من ئەگەر 50 ساڵ تەمەنم هەبێ 50 365 ئەبێ دانیشم لە قیامەتە 50 365 ڕۆژی بخوێنمەوە من یەک ڕۆژ تاقەتم نییە ئەبێ لە قیامەتە چی بکەم کاتە ئینسان ئەگەر بێت و محاسەبەی خۆی بکات لە خۆی بپرسێتەوە بێگومان ئەتوانێت سوود لە کاتەکەی وەرگرێ نایە لە کاتەکەی بەزایە بچێت کاتی من و تۆ کاتی کابرایەکی ئەوروپی کاتی کابرایەکی یابانی بزانە کاتەکاری یەک کاتە خوای گەورە عەقلی بە هەموو مرۆڤەکان داوە بەڵام بۆ من هیچ داهێنانێکم نییە هیچ بەرهەمێکم نییە بەردەوام لە بازنەیەکی بۆشا دەسوڕێمەوە بۆ خەڵکێکەیە بەرهەمی هەیە هۆکارەکەی چییە
ئەوەی ئەو دەزانێت چۆن سوود لە کاتەکەی وەرگێ. یعنی ئەگەر بێت و یەک حاڵەت هەڵە بکا لە کاتەکەیە زۆر بەزایە ئەڕوە. کاتە یەکەم لە خۆم بپرسمەوە چیم کرد چیم وت. دووەم خاڵ ئەوەیەکەوە ئینسان دایمەن هیمەتی بەرز بێ، بەشتی بچووک ڕازی نەبێ، بەشتی کەم ڕازی نەبێ. زۆر بەداخەوە لە ژیانی ئێمەدا ئێمە دائیمەن بە دوای شتە بچووکەکانەوەی، دائیمەن بە دوای شتی کەمەوەین، شتی گەورەمان نییە. کەواتە خۆڕاهێنان لەسەر هیمەت بەرزی زۆر مهمە. یەکێکتر ئەوەیە کەوا هاوڕێیەتی چاک زۆر گرنگە. هاوڕێی چاکت هەبێ، هاوڕێی باشت هەبێ، ئەو هاوڕێ سوود لە کات وەرگرێت، تۆش چاو لەو دەکەی. لەبەرەوەی عەرەب و تویانە ئەساحب و ساحبون، هاوڕێ ڕاتەکێشێ، هاوڕێ بەرەو چاک بێ بەرەو چاکە ئەدبا، خوا نەخواسە بەرەو خراپ بێ بەرەو خراپە ئەدبا. ئینسانیش دایمەن لە ژیانە ئەگەر هەموو ڕۆژێ یەک شت بکەم زۆر بێتاقەتە بێت، تووشی مەلە لەبێ. من هەموو ڕۆژێ دانیسم بەس بخوێنم، هەموو ڕۆژێ دانیشم بەس سەیر کەم، هەموو ڕۆژێ دانیشم بەس گوێ بگرم، بێتاقەتە بێ. لەبەرەوەی لە ژیانە ئەوێ ئینسان بەرنامەیەکی تۆکمی وادا بنێم کە ئەم بەرنامەیە وای لێ بکە تەنەوعی تیابێ، جۆرا و جۆری تیابێ، گوێگرتنی تیابێ، خوێندنەوەی تیابێ، هەڵساین تیابێ، دانیشتنی تیابێ. کەواتە ڕەمەزان یەکێکە لەو وێستگە گەورە و گرنگانەی ژیانی ئینسانی موسڵمان کە خوای گەورە لە ڕەمەزانە کۆمەڵێک هەل، کۆمەڵێک بوار، کۆمەڵێک فرسەت بە ئینسانەدا. لە ڕەمەزانە یەکەم دەرگای بەهەشت دەکرێتەوە، دەرگای ئاسمانەکان دەکرێنەوە، دەرگای دۆزەخ دادەخرێەوە. ئەوجا شەیاطینەکان، شەیاطینە سەرکەشەکان هەمووی کۆت کراوە. کەواتە ڕەمەزان خوای گەورە بوارێکەدا بە ئینسانی موسڵمان، بە هەموو مرۆڤێک بە تایبەت بە ئینسانی موسڵمان. ئەی ئینسانی موسڵمان، 30 ڕۆژ بوارتە دەمێ. بوارەکە چییە؟ ئەوەی کەوا هانی تۆ بدا بۆ گوناه و خراپەکاری بەستومەتەوە، نایڵم هاندوودا. ئەوەی کەوا هانتەدا هەڵت دەنێ بۆ چاکە و چاکەکاری کراوەتەوە. کاتە گەر ئینسان نەتوانێت سوود لە کاتەکانی ڕەمەزان وەرگێ، سوود لە نیعمەتی ڕەمەزان وەرگێ، ناتوانێت سوود لە نیعمەتەکانی تر وەرگێ. نیعمەتی ڕەمەزان سەحابە، پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم، دوای سەحابە ڕزا و ڕەحمەتی خوایان لێ، دوای تابعین و تابعینی تابعین ڕەمەزانیان بە گەورەترین هەل و فرسەت زانیوە بۆ ئەوەی کەوا بتوان زەخیرەیەک بخەن بۆ قیامەت و ڕەمەزان بکەنە هاوڕێیەکی باش. وەکو باسم کرد وتم یەکێک لە هۆکارەکانی سوود وەرگرتن لە کات بریتێ لە هاوڕێ. دێ ڕەمەزان باشترین هاوڕێیە بۆ تۆ کەوات لێ بکا فێربی. کە ئێمە زۆر جار زۆر بەداخەوە ئێمە نەمانتوانی و ڕەمەزان مانگی ڕەمەزان 30 یا 29 ڕۆژی ڕەمەزان ئەو کاتانە وەکو هەلێکی زەرین سوودیان لێ وەرگرت. ئەمە مانە ئەوە نییە ئێمە نەمانتوانی لە ڕەمەزانە عیبادەت بکەین، بەڵام خۆ سوود وەرگرتن ئەوە نییە. کابرا عەرزێکی هەیە، عەرزێکی زەراعی باشی هەیە، یعنی ئەم زەویە ئامادەیە بۆ هەموو زەراعەت و کشت و کاڵێک، ئەیکێڵێ حازری ئەکا، هەموو هۆکارەکان بەردەسن، تۆکەش ئەوەشێنێ، بەڵام سەیرەکەی دوایەوەی سەوزە بێت، تۆزێ گەورە بێت، جوانە بێ، ئێهمالیەکە، بە خزمەتی ناکە، ئاوی نادا، یا نایپارێزێ لە ئافات. سەیرەکەی بەروبوومەکەی چی لێ؟ هیچ نابێ. دوای ساڵێکی تر چیەکە؟ وەڵا قەی ناکە، بزانم ساڵێکی تر دووبارە دەیکەمە. لەبەرەوەی سوود وەرگرتن لە ڕەمەزان ئەمەیە تۆ لە ڕەمەزانە زەویەکی باشە، تۆیەکی باش تۆشاندووە، خەریکە گەشە و نەشونمای کردووە، دەبێت لە دوای ڕەمەزانش خزمەتی بکەی بۆ ئەوەی کەوا ئەم کاتانە ببنە سەرمایەیەکی باش بۆ قیامەت. کەواتە لە پێناوی ئەوەی کەوا قیامەتێکی چاک مسۆگەرکەین، با سوود لە کاتەکان وەرگرین، بزانین لە قیامەتە گەورەترین پرسیار و یەکێک لەو پرسیارە گرنگانی لێمان دەکرێت بریتێ لە تەمەن چیت لێ کرد. بۆیە هەر لە ئەمڕۆوە حساب بکە بۆ خۆت. ڕەمەزان گەورەترین هەلە کەوا بتوانی گۆڕانکاری لە ژیانی خۆتا بکەی و تەمەنت تەمەنێکی بەرەکەت بێ، بەفەڕ بێ، بەخێر بێ، بەهەشتیش مسۆگەرکەی خوای گەورە لە من و لە ئێوەشی وەرگرێ. وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين.